بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانی ئەم شەومان لە هەولێرەوەیە بە سوپاسەوە کاک عەلی حەمەساڵح جێگری سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری و پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان مەبەستم ئەم شەو لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بۆستین و گفتوگۆ بکەین لەوانە گەڕانەوەی کۆی یاسای چاکسازی و خانەنشینی و موچە بۆ ناو پەرلەمان چ گرنگیەکی هەیە چی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدایە مەبەستمە پرسیاریەوە بکەم کە ئایا دنیابینی و تێڕوانینی بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە ئێستادا بۆ ئەو یاسایە چۆنە بەنیازن لە پەرلەمان کە دیسانەوە گفتوگۆی لەسەر ئەکرێتەوە کە ئەمەش خۆی جێی باسە ئایا پەرلەمان مانگێکی تر پشۆکەی خۆی دواخە یاخود گفتوگۆکە ئەکەوێتەوە مانگی پێنج بەنیازن لەسەر چی گفتوگۆ بکەن بەنیازن خاننشینی پەرلەمانتاران بە تەواوی خاڵ و پلەکانیانەوە لە نێوان بۆ نمونە چ ژمارەیەک مەبەستم مەبلەغی پارەیە بڕی پارەیە و ژمارەیەک سابت بکات چونکە ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوو پەسەند کرا و دیسانەوە گەڕێنرایەوە ئەو تێت لە نێوان 2 ملیۆن بۆ 4 ملیۆن و 800 هزار پەرلەمانتاران موچەکانیان جێگیر بۆ بە پێی ساڵی خزمەت و تەمەن و بڕوانامە و ئەم پرسانە ئەمەوێ بزانم ئایا تەواوی یاساکە وەکو پەرلەمانتارێک لە بەرنمەکەی مناوتی 90% یاساکە باشە 10% تێبینی لەسرە تەواوی یاساکە گفتوگۆی لەسەر کرێتەوە یاخود چەند بڕگەیەک کە کۆدەنگی فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمانی لەسرە کە گفتوگۆی لەبارەوە بکرێت و هەروەها ئەمەوێ بزانم ئایا گفتوگۆی داهاتووی پەرلەمان بزوتنەوەی گۆڕان پێی باشە کە گفتوگۆیەکی کراوە بێت داخراو نەبێت کەناڵەکانی ڕاگەیاندن لەوێ بن هەر هاوڵاتیەک پێی خۆش بێ لەوێ حزوری هەبێ یاخود پێیان باشە کە بە داخراوی ئەنجام بدرێت مەبەست مەقسە لەسەرۆش بین کە یاسای خانەنشینی عێراق چی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێدایە جگە لەوەی کە موچەی خاننشینان کەمترین موچاکە بە 400 هزار ئایا ئەوە خراپ نییە کە پەرلەمانتار خانەنشینەکرێت بە 80% موچەکەی پێشووی و مەبەستیشمە بزانم کە ئەم یاسایە کە 23 مادەیە و چەندین بڕگەی تێدایە لایەنە باشەکانی چی بوون کە ئەکرێت لە گفتوگۆ و دانیشتەکانی داهاتوو قسەی زیاتری لەسەر بکرێ من زیاتر ناڵێم بۆی کاتەکە استیغلال بکەین بۆ کاک عەلی زیاتر قسە بکە کاک عەلی حەمەساڵح جێگری سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری واروها پەرلەمانتاری گۆڕان لە پەرلەمانی کوردستان سڵاوتان لێبێت لە هەولێرەوە سوپاس بۆم دەرفەتە بەو پرسیارە دەست پێ یەکەم گەڕانەوەی کۆی یاسای چاکسازی و خاننشینی و موچە بۆ پەرلەمان چ گرنگیەکی تێدایە و چی تێدایە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوپاسەکەم بە ناوی خوای گەورە سەرەتا وەک خۆشت وتت لە 23 مادەیە من لەسەر 3 مادە دەنگم نەداوە و بە دژیش دەنگم داوە و دەنگم بە کۆی یاساکەش نەدا هۆکاری ئەوەی کە ئێمە داوای گەڕانەوەی ئەم یاسایەمان کرد پێشووتریش ئەوەیە کۆمەڵی بڕگەی هەیە پێویستی بە پێداچوونەوەیە بە تایبەتی دیدی ئێمەوە بوو موچەی پلە تایبەتەکان وەزیر و پەرلەمانتار و پلەکانی تر بە بەراورد بەوانەی کە کەمترین موچەیان هەیە و پێشووتریش زۆر پێداگیریمان لەسەرکرد ناداتەیەکی زۆری تێدایە ئەمە لەلایەکی کەشەوە دیسان تاکی دەکەینەوە قانونی تەقاعودی موحەدی عێراقی هەر ئەوە نییە یاسای خاننشینیە گرتو عێراقی ژمارە 9 ساڵی 2014 کە تەنیا کەمترین موچە 400 هزار بێ بەڵکو کۆمەڵە پێوەری داناوە لە 125 موچە بۆ هەر ساڵێکی خزمەت 2.5 تا دواتر مەسەن بۆ نمونە ئەوەشی 400 هزار ئەگا بە 600 ئەوەشی 600 لەوانێ بگا بە 750 واتە بە تەدریجی بە عملیەکی حسابی هەمووی باشە بێ و ئەوە نەتیجەی چییە ئەگەر ڕوونتر بڵێم دەیان خەبیری مالی لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی جامیعە زۆر باشەکانی عێراق و دەرەوە دەیان کاتژمێر لێکۆڵینەوەیان لەسەر کردووە دانیشتون ئەم یاسایان داناوە لە عێراق ئەم یاسا لە خۆیەوە داننراوە بەرهەمی ئیش و تێڕواینێکی زۆرە دیدی ئێمەوە بوو هەر لە سەرەتا بۆ موچەی خانەنشینی بەگشتی قانونی تەقاعودی موحەدی عێراق جێبەجێ بکرێت نەجات دەبێت لە نزیکەی 10 قانونی تەقاعودی لە کوردستانە هەیە هەمووی لە یەک قانونا جێگیرەکەی کە چارەسەری کۆی گفتەکانی کردووە نە پەرلەمانتار قانونی خۆی هەیە نە وەزیر قانونی خۆی هەیە بڵێم نە هێزە ئەمنیەکان قانونی هەمووی کۆ کردوتەوە هەمووی کۆ کردوێتەوە دووم دیدێکی تری ئێمە ئەو بوو ئەمان ئێستا لە هەرێمی کوردستان ئەمەی کە ئێستا خەڵکی پێ خانەنشینەکرێت ئەساسێکی قانونی نییە کاک یادگار ئێستا خەڵک تەقاعود دەکرێت لە کوردستانە بە پێی قانونی ساڵی 2006 خانەنشینیە لە عێراقی جارێ ئەم قانون لە عێراق خۆی هەڵوەشێنراوەتەوە قانونیەتر دانراوە دوو ئەو قانونی 2006 لە هەرێمی کوردستانە لە پەرلەمان ئینفاز نەکراوە
تەنیا بە ئەمریکی ئەنجومەنی وەزیران چۆتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە ئێمە پێمان وایە قانونی تەقاعودی موحەدی عێراقی ئەساسێکی زۆر باشە و بە پێ ئەم قانونە هەموو کەسێک کە خانەنشینە بێت بەلای کەمەوە ئەبێ 15 ساڵ خزمەتی هەبێ و 50 ساڵ تەمەنیشی هەبێت. چکە لە دانیشتەکانی پەرلەمان شەمە تەکیدمان کردەوە. فەلسفەی خانەنشین بوون چییە؟ خانەنشین بوون کۆمەڵێک بنەمای هەیە، معیارە. ئێستا عەلیە کە تەمەنی 35 ساڵە نابێ خانەنشین بێت لەبەرم پێوەرانەی خوارەوە. خانەنشین بە ناوە کوردیەکەش یعنی کەسێک لە ماڵەوە نشین بووە توانای ئیشکردنی نییە. معنە عەرەبیەکەشی تەقاعود هەمان شتە. دوو خانەنشین بەخشینەوەی پارە نییە، سیستەمە. تۆ خۆت پێشووتر پارەت داوە چۆتە سندوقێکەوە کۆکراوەتەوە کاتێک کە ئەگەی بە تەمەنێ ناتوانانی کارکەی پارەکەتە نەدەوە. لەوێش تاکیدمان کردەوە ناکرێت کەسێک 30 ساڵ لێبڕینی دابێت و پەرلەمانتارێک 4 ساڵ خزمەتیە 5 ساڵ خزمەتیە تەنانەت 10 ساڵیش خزمەتیە لە لێبڕینی ئەو کاک عەلی بەڵێ وەکو فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان پێتان باشە هەر کەس تەمەنی لە 50 ساڵ یاخود سەرەوە نەبوو و 15 ساڵ خزمەتی نەبوو با پەرلەمانتاریش بێت خانەنشین نەکرێت بە هیچ شێوەیەک؟ بە دڵنیاییەوە کاکارزان ئێمە لە ساڵی 2014 پرۆژەیەکمان پێشکەش کرد بۆ هەڵوەشانەوەی خانەنشینی پلە تایبەت بە پەرلەمانتار و وەزیرەوە بە پێی پرۆژەکەی ئێمە بۆ نمونە عەلی حەمە ساڵح مامۆستایە 4 ساڵ 5 ساڵ پەرلەمانتارە ئەو بووە 5 ساڵ بەداخەوە. دوای 5 ساڵەکە ئەگەڕێتەوە سەر پیشەکەی خۆی کە مامۆستایە. کەسێک کە مامۆستای زانکۆیە گەڕێتەوە بۆ مامۆستای زانکۆ، کەسێک پزیشک گەڕێتەوە بۆ پزیشکی و ئەمە وەکو ساڵی خزمەت بۆی ئەژمارەکرێت. و دواتر ئێمە پرۆژەیەکی ترمان پێشکەش کردووە بۆ ئینفاسکردن و جێبەجێکردنی قانونی تەقاعودی موحەدی عێراقی بە دڵنیاییەوە بەرگری لە هەردوو پرۆژەی خۆمانەوەکەتان بوو ئاماژەی بەوەدا کە ناکرێت کەسێ مامۆستا بوو بێت چۆتە پەرلەمان لە پەرلەمان پەرلەمانتار بووە بانگێشتی وەزیری کردووە پرسیاری لە سەرۆک وەزیران کردووە ڕەنگە ئەگەر پەرلەمانێکە ئاکتیڤ بووایە بیتوانێت دەسەڵات و متمانە لە وەزیر و سەرۆک وەزیرانی ژوەر بگرێتەوە ئێستا دیسانەوە بێتەوە بە مامۆستا. ئەمە تێڕوانینی ئەوە من نازانم یاخود تێڕوانینی کۆی فراکسیۆنەکەتانە. من نازانم ئەم پەرلەمانتارانە ئەم پەرلەمانتارە کێ ئایا وای وتووە یاخود لە چ سیاقێکا وای وتووە یا مەبەست و فکرەکەی چۆنە. بەڵام من پێتەڵێم متمانە و بە مزداقێتەوە بۆم گواستیتەوە. بەڵێ من ئەو دوو پرۆژەی بزوتنەوەی گۆڕانە و ڕێی فەرمی بزوتنەوەی گۆڕان لە پرۆژەکانیەتی کە تەقدیم کراوە. من خۆم مامۆستا بووم زۆر لام طبیعیە ئەشگەڕێمەوە مامۆسایەتی شەکەم و من پێم وایە هەیبەتی ئینسان بەدەست خۆیەتی هەیبەتی ئینسان بەدەست خۆیەتی. من کە پەرلەمانتاریش نەبووم بەشێ لەو ئەرکان هێسە لە پەرلەمانتاریام کرد پێشووتر کردومە و من ئەگەر جان وڵی ئەوە بێ من هێکێ لەوانە من ێزە لەوانەیە سەدان دوژمنم هەبێ مەلەفم لەسەر سەدان بەرپرسی فاسد و گەندەڵ و زاڵمین کردووە. بەڵام من وەکو خۆم ینی 35 ساڵم 34 ساڵم عفو ئەتوانم کارکەم ینی بۆ تەقاعود بم و هەر لە سەرەتای خولی پەرلەمانیشەوە من قەناعەتم بۆ نەبووە تەقاعود ببم ینی پێش دەست بەکاربوونیشم قەناعەتم نەبووە توانم تا 10 ساڵی و 20 ساڵی تریش کار بکەم. بۆیە دیسان تەکی دەکەمەوە من وەکو خۆم ڕەنگە لام قرس بێت بتوانم موچە لە سندوقی تەقاعودی وەرگرم کە کەسێکە 30 ساڵ لێبڕینەکەی داوە من بە هەموویەوە 9 ساڵ داومە بۆ خۆم سەر و 4 ملیۆن دینار موچەکەم بێ و ئەو 200,000 بێ بۆ من بەڕاستی قورسە و ناتوانم ینی باشە کاک عەلی ینی باس لەوە کرێ بە پێی و ڤیددیۆیەشی کە بڵاو کرایەوە مەبەستمە ڕای جەنابتانی لەسەر وەربگرم ئەو تێ کۆی فراکسیۆنەکان بە بەڵێ دەنگیان بۆ کۆتا دەنگدانی تایبەت بە یاسای چاکسازی داوە بەڵام کە هاتوونەتە دەرەوە ئەڵێن نەخێر دەنگمان نەداوە. تەنانەت من سەیری ڤیددیۆکەم کرد جێگری سەرۆکی پەرلەمان ئەڵێ ئەوەی دژە کەس نییە بە کۆی دەنگ پەسەند کرا. بەڵێ سوپاس دەکەم بەداخەوە هەردوو جێگر و سکرتێری پەرلەمان دەورێکی خراپیانەیە و زۆر حزبیانە مامەڵەیەکەن ینی ئەبوویست دەبێ وەکو پێشووتر دانیشتەکان بەکراوەی بۆیە ئەسڵەکە بڕوات. یەکەم کاکارزان دیسان تەکی دەکەمەوە ئێمە من خۆم من عفو کاک یادگار من خۆم دژی 2-3 بڕگە بووم یەکێک لەوانەی خانەنشینەکانم هیوادارم دەنگدانی بڕگەی 3 بڵاو کاتەوە کە پەیوەندی بە پلە تایبەت و خانەنشینەکانەوە کە 37 دەنگ دژی دەنگی داوە 37 دەنگ دژی دەنگی ئەگەر یارمەتیم کۆی دەنگدانەکە ئەچینە سەر بڕگەکان ئەگەر یارمەتیم دەی بەسەر چاو هەبووە ئەوەشی بڵاو کردایە چاونێش
ئەبووە ئەوەشی بڵاو کردایەتەوە یا کۆی دانیشتەکانیان بڵاو کردایەتە. دوو ئەمان خەڵقی قانونیان کردووە، یاسایان پێشێل کردووە، بە پێی یاسا دانیشتەکە نهێنی بووە. باشە بۆ لە پێناوی مەسلحەتی خۆتا بەشێکە بڕیت دێی بڵاوێکەیتەوە، ناکرێت دەستەی سەرۆکاتی بەم شێوە بیرکاتەوە. کۆی یاساکە جارێ من بە کۆی یاساکەش دەنگم نەداوە خۆم، بەڵام ئێمە لە ناو خۆمانە دوو بیرۆکەمان هەبوو. من دیسان تاکی دەکەمەوە لە 180 یاساکە شتی باشی تایە، ئەوەی کە خەڵکێک وەزیر نەبووە و پلە تایبەت بۆ موچەکەیان نەبڕێت شتی زۆر باشە، ئەوەی لە لیستی شەیدانە بۆ شەید نەبووە موچەکەی بڕێت شتی زۆر باشە، ئەو هەموو پاسەوانیە کە حەلکرێت شتی زۆر زۆر باشە، دوو موچە و سێ موچەی نایاسایی حەلەکرێت هەموو ئەمانە شتی باشن و شتەکانی دیکەش کە دوای دەرفەت بوو دینەکەم. تۆ ئەگەر دەنگ بدەی دش بە کۆی یاساکەواتە دژی ئەم هەموو ئیسلاحاتە باشە بەشە لێمەوا بیرێ کردەوە، بەشێکشمان وا بیربانە کردووە کە من خۆم ئەگەر دەنگ بدەم بە کۆی یاساکە واتە لەگەڵ ئەو بەشەی خانە نشینیشام و ئەگەر دەنگیش نەدەم بە کۆی یاساکە کەواتە دژی ئیسلاحەکانم کەواتە نە بە بەڵێ دەنگمدا نە بە نەخێر دەنگما، بەڵام دیسان تاکی دەکەمەوە دژی ئەوەی جێگری سەرۆکی پەرلەمان لەو ڤیددیۆی بڵاو بۆتەوە ئەڵێ هەمووان کەس دژنیە و هەمووان بە بەڵێ دەنگیان داوە، هەمووان بە بەڵێ دەنگیان کردەوە لە پەرلەمان بڵێن ئێمە نەبووین. نەخێر هەمووان بە بەڵێ دەنگیان نەداوە، لە ڤیددیۆکە زۆر زۆر باشە بەشێکی زۆر لە ئێمە دەنگمان بە بەڵێ نەداوە، بەڵام دیسان تاکی دیشەکەمەوە تۆ ناکرێ من ئەحراجکەی بەشێ لەوانەی کە لەوایە ئەوەی پەیوەندی بە خانە نشینی نایاساییە وەزیریان بە پلە تایبەتە دوو موچەیە سێ موچەیە بندیوارە. ئێمە لەوێ باسمان کردووە کە کام بەرپرسەیە 30,000 و 40,000 و عەفوو 30 پاسەوان و 40 پاسەوان و 100 پاسەوان و هەمووی پرۆژەی خۆمان بووە و من 8 ساڵە باسی ئەمەکەم. ئێستا چۆن ناتوانم دژی دەنگ بدەم؟ بە دڵنیایی ناتوانم، بەڵام دەنگیشم پێ نەدا چکە ئەگەر دەنگم پێ بدە ئەو بەشەی تریشە گرتەوە. بەڵام لە هەموو حاڵە کاتێکا دیارە کە ئێمە ئەگەر تامەزۆی ئەوە بووینایە خانە نشین ببین ئەسڵەن وەکو خولەکانی پێشوو بە 6 ملیۆن خانە نشینە بووین و ڕەفزمان نەیە کردەوە. من زۆر زۆرم پێ سەیرە، یعنی من بەپێی ئەو قانونە تقریبا بە 4 ملیۆن و 300,000 خانە نشینە بووم، ڕەفزم کردوتەوە لەوەی کە مانگانە تا مردن 4 ملیۆن و 300,000 وەرگرم لە پێناوی ئەو مەبدە و باوەڕێی قەناعەتم پێیەتی. ئێستا چۆن یەکێک لە مەترسیەکان کە دوێنێ پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە باسی ڕۆژ باسی کردوتی مەترسیەکە مەترسیەکی جددیە ئەوەیە کە ئەم یاسایە ئەم پرۆژە یاسایە کە گەڕێنراوەتەوە ناو پەرلەمان جارێکی تر دەنگدانی لەسەر نەکرێت، جارێکی تر گفتوگۆی لەبارەوە نەکرێت کەواتە دڵنیاییەوە کاشوو کە پەرلەمانتار 6 ملیۆن و زیاتری وەرەگرت. بەڵێ جا ئەگەر ئەوان ئیرادەیان هەیە مەگەر خۆیان نیکەن، یعنی ئەگەر یەکێتی و پارتی خۆیان ئەمە نەکەن ئەگەر نا ئێمە ئامادەین بۆ ئەوەی بۆ دوو پرۆژەی پێشووتر باسم کرد و بۆ ئین ئەگەر نیکەنەوە خەڵکی کوردستان شاهیدەکە ئەوان نایکەن ئەگەر نا ئێمە داواکەین بەیانی باشە هەر بەیانی کە دانیشتنی پەرلەمانە داواکەین بەیانی ئەم پرسە بە شێوەیەکی عادیلانە و دادپەروارانە حەل یعنی لای ئەوانە مەگەر ئەوانێنی گۆڕانە. دوێنێ من پەرلەمانتارێکی پارتیش میوانم بوو وتی پێشنیازەکەین وەکو فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان کە یەک مانگ پشووەکە دوا بخرێت بۆ ئەوەی لەم مانگە کە پێم وابێت لە 6 مانگەوە پشووی ئێوە دەست پێکات تا 6 5 بۆی لە 6 3 تا 6 4 ئێوە گفتوگۆی لەبارەوە بکەن. ئەمە دوو فراکسیۆنی سەرەکی ناو پەرلەمانی کوردستان داوات چیە لە فراکسیۆنەکانی تر و سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی گفتوگۆ زوو بە زوو دەست پێ بکات سەبارەت بەو یاسای و بۆ پرۆژە ئێمەش درێژکردنەوەی پشووی پەرلەمانی بەکارێکی گرنگ و باشە سانین بۆ چەند ئامانجێک. یەکێک لەوانە ئەوەیە کە کۆمەڵک برگە لەم پرۆژە یاسا کە بووە بە یاساودەنگی پەرلەمان هێشتا ئقرار نەکراوە یاخود لە وەقاعی کوردستان بڵاو نەکراوە تۆ پێویستی بە تعدیلکردنە بە تایبەتی پلە تایبەتەکان. دوو لەمە گرنگتر کارزان ئەوەیە من پێم وایە لەم پرۆژە گرنگترە بەڵام بەمبەستەوە من دیسان تاکی دەکەم من دیفاع لەوە ناکەم چکە پێم وتووی من ئامادەنیم وەکو عەلی حەمەدزاڵح بەم قانونە تەقاعود بم وە ئەمە دیفاعکردنەوە نییە بەڵام هەستەکەم فۆکسی خەڵک لەسەر گرفتە گەورەکە لا ئەبرێت کە ئەمەی خواروێت 4 مانگە پەرلەمانی کوردستان داوای سەرۆکی حکومەت و جێگرەکەیەکە بە پێی پێڕەوی ناوخۆ بە پێی قانون ئامادەنین بێنە پەرلەمان لە کاتێکا وڵات بە وڵاتە گەڕێن بەڵام ئامادەنین بێنە پەرلەمانەکەی خۆیان لە کاتێکا داهاتی نەوت نادیارە. یەک نمونەی زۆر بەسیط کە لە پەرلەمانە کە وەزارەتی دارایی و سکرتێری هەرێمی ئەنجومەنی نەوت حاضر بووە مستەمسەکمان خستوەتە ڕوو کە ئێستش ڕۆژانە 370,000 بەرمیل نەوتە فرۆشێ داهاتەکەی 555 ملیۆن دۆلارە
لە دوو مانگا ئەکاتە ملیارێک و لە دوو مانگا ئەکاتە ملیارێک و 100 ملیۆن دۆلار نیوەیان پارە دیار نییە. بەڵێ کەواتە کاک عەلی من پرسیارێکم بوو ئەم یاسایە باسی بکەین گەر یارمەتیم بێ گەر یارمەتیم بێ لەسەر و پرسیار ئەخر نەدە ڕەبتی هەیە بەسمە لە ئێستایە بیکەم داهاتی هەرێمی کوردستان لە ئێستادا بەشی موچەی مانگانەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکا بەبێ پاشکەوت با داهاتی هەرێمی کوردستان بۆ باسکەم کە لە ئێستادا چییە؟ زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم 370,000 بەرمیل نەوتمان هەیە $50 بمێنێتەوە 17 لێلا بە 555 ملیۆن دۆلارەکە فرۆشتنی بەرهەمە نەوتەکان نزیکەی 50 ملیۆن دۆلار ئەمە کاتە 600 ملیۆن دۆلار داهاتی ناوخۆش ئەگاتە نزیکەی ئەمە 700 ملیۆن دۆلار ئەمان پاشەکەوتەکەش نادەن کاک یعنی پاشەکەوت هەمووی 500 ملیۆن دۆلار یەوێت بەڵام ئەمە داهاتی کوردستان بۆم عرض کردی چێ ئەڵێوانیە مستەمسەکمان ڕوبەڕووی خۆیان کردەوە لە پەرلەمان کەلیمە قسەیان نەکرد 700 ملیۆن دۆلارە دوو مانگە یەک پاشەکەوتیان داوە بەم دوو مانگە بەس بۆری حسێ بکە واز لە فرۆشتن و بەرهەمەنەوتەکان بێنە بەس بۆری حسێ بکە 550 ملیۆن دۆلار نادیارە 550 ملیۆن دۆلار نادیارە کە 55,000 دەفتەرەکە هەموو موچەی پەرلەمانتاران لە دوو مانگی ڕابردووە 18 دەفتەر بووە تۆ پرسیار لە 18 دەفتەرەکەی زۆر باشە و دەست خۆش بێ کە بە قانون وەریگرەوە بەڵام پرسیار لە 55,000 دەفتەر دۆلار ناکەیت ئەمە مشکیلەکەیە ئێمە لەوێ عەرزمان کردوون 100 پرۆژەی ڕێکم خستە ڕوو 100 پرۆژەمان لەلایە کە لە پارەی نەوت پارەی بۆ تەرخان کراوە لە کەمپی زانکۆی سەلاحەدین 20 ملیۆن دۆلار کەمپی زانکۆی سلێمانی مەتاری دهۆک 100 ملیۆن دۆلاری کشت و کاڵپارەکەی چۆتە باکی کوردستانی ئەلی پارەکەی دیار نییە ئێوەی پەرلەمانتاران بەبێ جیاوازی لە هەموو فراکسیۆنەکان دوای ئەوەی ئەم یاسایە پەسەند کرا کە دکتۆر شێرکۆ جەودەت لە بەرنامەیەکی مناوتی 90% یاساکە باشە کەواتە گەر 90% یاساکە باش بوو بۆچی کارتان نەکرد بۆ ئەوەی چاکسازی دیکەش بکرێت تا تەمەنی پەرلەمانتان ماوە بەڵام هەڵایەک لەناو خەڵکە نرایەوە هەموو فراکسیۆنەکان واتان پیشاندا کە ئەم یاسایە زۆر خراپە ئەبێ بە تەواوەتی دەستکاری بکرێتەوە لە کاتێکدا وتێت 90% یاساکە من بەداخەوە قەت نەموتوە هەموو یاساکە خراپە ئێسش کاک دکتۆر شێرکۆ وتێتی 90 من ئەڵێم 85% من چکە بڕگەی پاسەوانی شتێبینیم لەسەری هەبووە و بڕگەی دەرماڵەی فەرمانبەرانی شتێبینیم هەبووە لەسەری بەڵام یاساکە من پێت ئەڵێم بەڵێ ئەمە شتە باشەکانی ئەو یاسایە یعنی خۆیمە ئەوە نییە ڕاست و چەپ بێنین ئەم یاسایە شتی باشتەیە کە هەموو کەسانەی بەناغیان شایی خانشین کراون هەڵەوەشێتەوە بە هیچ شێوەیەک موچەی خانشین و خاوەن پێداویستی تایبەت و پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ و فەرمانبەران کەم نابڕێت و کەم ناکرێتەوە و هەر دەرماڵەیەک پێشتر لە دەرەوەی یاسا درابێ ڕێکەخرێتەوە هەموو ئەوانەی بە یاسایی ساڵی خزمەتیان بۆ ئەژمار کراوە پلیان بەرز کراوە دەگەڕێنرێتەوە سەر بە یاسایەکەی بارە یاساییەکەی یەخستنەوەی موچەی کەسوکاری شەیدان و نەهێشتنی ئەو جیاوازەیەکە هەیە کە جیاوازەیەکی زۆر هەیە پاکردنەوەی لیستی شەیدان و خانەنشینان و کەمەندامی سەنگەر و زیندانانی سیاسی ئەمەشتی زۆر باشە سەرجەم ئەو پارانەی فەرمانبەرانی یاساکە بوو وای کرد ئێوە وەکو فراکسیۆنی پەرلەمان بایکۆتی دانیشتنەکە نەکەن و بەردەوام ئەوەش عەرزەکەم ێستا سەرجەم ئەو پارانەی کە فەرمانبەران حکومەتی هەریە وەک پاشەکەوت حکومەت لی بڕیون دەخرێتە ژمارەیەکی حسابی تایبەت بۆ فەرمانبەرێک دواتر فەرمانبەران بتوان بۆ دوانەوەی قەرزەکانیان بەکاری بێن بە پێی ڕێنماییەک یاخستنەوەی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی خانەنشینی یەکە ژمێریاری هێزەکانی 70 سەرجەم ئەو پارانەی بەهۆی ئەم پرۆژ ئەم چاکسازیەشەوە بەدەستێن بەکارهێنرێتەوە بۆ پێداچوونەوە بە سیستەمی موچە هەموو ئەوانە شتی باشن ئێسش ئێمە لەگەڵ ئەوانین بەڵام ئێمە لەسەر چەند بڕگەیەک تێبینیمان هەیە ڕەخنەمان هەیە سەبارەت بەوەی کە ئێمە بۆ بایکۆتمان نەکرد کاکارزان عفو کاکی یادگار داوای لێبوردنەکەم ئەمە بە کۆمنتیش بۆ جەناب تاتۆ لە پیجەکەت وە لە پیجی کوردستان شوار و بەڵێ بۆ بایکۆتمانەکەن بۆچی گۆڕان نەهاتە دەرەوە بۆ بایکۆتمان نەکرد من دیسان تاکی دەکەمەوە ئەگەر ئێمە لەگەڵ خانەنشین نابووینە بۆ ئەزانین هەر دێشتەیە مزایدەی پێوەکرێ وانە بەڵام لە تۆ ئەپرسم کەسێک ئامادەیە مزایدە بک بەوەی واز لە 4 ملیۆنی مانگانەی بێرێت تا ئەمرێت مزایدە بە هەندێک شتۆکرێ بەس ئەمە مەبدە ئەمە مزایدە نییە ئەمە مادەی سێ بوو خانەنشینەکە ئەگەر ئێمە بەهاتینە دەرەوە ئەو هەموو بڕگەی کە بۆ جەنابتە بخوێندەوە مابوو و ئێمە نێتمان هەبوو شوێن دەستمان بەو بڕگانی تریشەوە دیار بێت با ئەمە ڕوون بێت بەڵام دیسانەوە دامان نابوو دوای دەرکردنی قانونەکەش ئێمە داواکەین ئەو بڕگە بگەڕێتەوە و ڕێگەچارەی یاسایی تریشەگرینە بەر و ڕوونیش یەکەینەوە سیستەمی مالی لە عێراقا سیستەمێکی مرکزیە
و پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خانەنشینانی هەرێمی کوردستان هاوتا بێ لەگەڵ هاوپیشەکانیان لە عێراقا یعنی دڵنیا بە ئەمە ئەوەیە یعنی ئێمە بەس لەبەر ئەوەی باتیان دەرو زۆر با پرسیاری ئەوە زۆر بە مووقیفین لە یاسای خانەنشینی اتحادی عێراق ئەوەی ساڵی 2014 ئەڵێت کە پەرلەمانتار بە 80% موچەکەی خانەنشین بکرێت لە کاتێکدا لەم یاسایە ئەوترێت زۆرترین ڕێژە 70% دانراوە ئایا ئەمە دیسان لە بەرژەوەندی و قازانجی پەرلەمانتارانی ناو پەرلەمانی کوردستان نییە کە بە یاسای عێراق خانەنشین بن ئەو لە 1970 عێراقە کۆی هەموو موچە و دەرماڵەکان ناکا بۆ معلوماتە بەشێکی نەکرێت دوو حەل هەیە ئێمە حەلماندانا بۆ ئەمە موچەی پلە تایبەتەکان کەم کەرەوە بۆ نمونە ئەگەر 8 ملیۆنە بیکە بە 4 ئەگەر 8 بیکە بە 2 ئەیکەیتە هەرچەند کەمی کەرەوە بە ڕێژەیەک ئۆتۆماتیک خانەنشین یەکەش کەمە بێتەوە یعنی کەمە بێتەوە و نەبێ ئەمە حەلی نەبێت ئەگەر ئیرادە هەبێت هەموو ئەمانە حەلیان هەیە ئەگەر ئیرادە هەبێت بە دڵنیاییەوە هەموو ئەمانە حەلیان هەیە دوو ئەوەی عێراق لە خۆ ڕادانەدراوە خۆ من کاتێ دیفاع لە 50 ساڵ تەمەن و 15 ساڵ خزمەتەکەم نە 15 ساڵ خزمەتم هەیە تا 16 ساڵ دریش ناگەم بە 50 ساڵ ینی بەڵام ئەمە لە خۆ ڕادانەدراوە ئەمە نەتیجەی بیرکردنەوەیە دیسان تاکی دەکەمەوە ئایا ئەکرێت کەچێک هیچ ساڵێکی خزمەتی نەبێت 2 ملیۆن و 500,000 وەرگرێت بە 4 ساڵی پەرلەمانتاری کەسێک کە لێبڕینی بەس لەو ماوا داوە کەسێکی تریش 30-40 ساڵ لێبڕینی خۆی دابێت بە 200,000 نەخێت بە دڵنیاییەوە ئەمە ناعەدالتیە و ئەوەی عێراق یعنی ئەوە نییە من و تۆ بە مناقەشەین من دیسان تاکی دەکەمەوە بڕۆن بە دوواداچونکەن بزانن چەند خەبیری گەورەی مالی دانیشتووە لەسەری چەند خەبیری ژمێریاری دانیشتووە لەسەری کاگالی من پێش خولەکەم ماوە کۆمەڵێک پرسیاری شماوە مەبەستمە پرسیاری ئەو بەڕێزانەش بکەم کە لە ئینستاگرام و لە فەیسبوک پرسیاریان بۆ جەنابت ناردووە یەکێک لەو پرسیارانەی لە ئینستاگرام بۆ جەناب هاتووە ئەڵێ گەر بە کورتی وەڵام بیتەوە زۆر سوپاس دەکەم ئەڵێ کێ بەرپرسە لەو قەیرانەی ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تێکەوتووە و پرسیاری دیکەش کە لە فەیسبوک کراوە بەڕێزێک بە ناوی دیلمان شەید یوسف ئەڵێ بۆچی پەرلەمانتارەکانی گۆڕان لە خولی پێشوو بە 6 ملیۆن خانەنشین بوون و ڕازی بوون و تا ئەمڕۆ وەریان گرتووە ئەمە دوو پرسیار بوو گەر وەڵامم بیت بەڵێ سەبارەت بەوەی کێ لەم دۆخە بەرپرسیارە بە دڵنیاییەوە بە دەرەجەی یەکەم پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی دووەم یەکێتی نیشتیمانی و لە ناو ئەوانیشا بە دەرەجەی یەکەم سەرۆکی حکوومەت و بە دەرەجەی دووەم جێگری سەرۆکی حکوومەت یعنی من لە تۆ پرسڵێ سبەینی هەڵبژاردنە ئەم دوو حزب و ئەم دوو کاکەیە بە خەڵکەڵێن بۆچی دەنگمان بەرێ بۆی موچەتان بۆ دابینکەین بۆ ئەوەی داهاتی نەوت بگەڕێنینەوە ئێمە لە پەرلەمانی شاوتومانە لەکوێی دنیا هەیە لە ساڵی 2007ەوە پارەی نەوت بچێتە بانقێکی ئەهلی کە خاوەنەکەی کەسی نزیک بێ لە پارتی دیموکراتی کوردستانی 1 ئەیفۆر وردبینی تیان نەبێ 1 ئەیفۆر دەیان پرۆژەمان لەلایە بە دیکۆمنتەوە چۆتە ئەم بانقەوە ئێستا بانقەکەەوە کەەوەی پارەکەی خۆی بێ ئامادە نەبێ پارەکەی بفرۆژە بە دڵنیاییەوە ئەوان لێی مەسئولن ئێستا کە ئەم نەوتە ئەفرۆشێ پارەکەی چی لێت یەک نمونەی زۆر بەسیتت بۆ باسەکەم کە ئەمە هەر 111 پەرلەمانتارەکە شاهیدن وەزارەتی دارایی ئەڵێن حکوومەت لە پارەی نەوت تەنیا ماگانە 370 ملیۆن دینارمانە داتیە باشە لە کاتێکا داهاتی نەوت ئێستا نزیکەی 2 ئۆندەی ئەم بڕێە حسێبیکەن ئەوە دیکۆمنتەکانتانە دەینێت کە چەندێک ئەڕوا بە $50 حسێبیکەن بە $45 حسێبیکەن کە سعری برند نزیکەی $67 چی لێ ئەم پارە ینی وەزارەتی دارایی ئەڵێ نایەتە دەست بن کێت بە دڵنیاییەوە ئەم دوو کاکەی لێ بەربرن سەبار بۆی لە قولی پێشوشە فراکسیۆنەکەی گۆڕان پرۆژەی پێشکەش کردووە بۆ ئەوەی کە خانەنشینی نەهێڵڕێ و بگەڕێنەوە سەر کارەکانیان بەڵام ئەم پرۆژەیە نەخراوەتە بەرنامەی کارەوە لەلایەن هەردوو سەرۆکی پەرلەمان کە 2 ساڵ یەکێتی بووە و 2 ساڵ پارتی بووە و بە قانون پێیان وتون ڕێگەتان نادەین بگەڕێنرێنەوە سەر کارەکانی پێشووتان و ئێمە چەند کەسمانە بووە مامۆزای زانکۆ بووە داوای لە بەرامبەردا ئایا ئەو لایەنەی باسەکەش وەربگرین پەرلەمانتارەکانی گۆڕان بۆ نمونە ئەمەیان بۆ ڕەت نەکردوێتەوە یاخود بۆچی بە کۆی بە هەر هەمویانەوە سندوقێکیان دروست نەکردووە بۆی پەرلەمانتاری تریش بێت لەگەڵ ئەوانە هەر پەرلەمانتارێک نەهات کە ئەو پارەی خانەنشینی بە ناشایستە بزانێ و کاتە هاوڵاتیان ئەزانن کێ لەگەڵ ئەوانە و کێ خەمی گیرفانی کاکیادگار ئێستا ئێمە لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی ئەوانەکەین و ئەمەی ئێستا دەرەچێ بەسەر ئەوانی شاجێبەجێ بێ بە دڵنیاییەوە من حەزەکەم یەکێک لە خۆیان داوەتکە یەکێک لە خۆیان میوانداری بکەیت کە چەند هەوڵیان داوە
وەڕێیان چی بووە لەسەر ئەو بابەتە چکە من هەرچی بڵێم ڕەنگە دقیق نەبێ بەڵام ئەوەی ئێستا ئێمەیکەین بۆ خانەنشینی پلە تایبەتەکان بە موافقە و بە گفتوگۆیە لەگەڵ ئەوانە و پرۆژەی ئەوانە و ئەوانی شەگرێتەوە. باشە. پرسیارێکی دیکە کە مەبەستمە بیکەم ئەمڕۆ کاک مەسعود حەیدەر کە پارلەمانتاری بزوتنەوەی گۆڕانە و نوێنەری کوردە لە پەرلەمانی عێراق وتی دوای هەوڵێکی زۆر توانیمانە تریلیۆنێک دیناری زیاتر کە بە هەڵە خوێنرابەوە زیاد بکەین بۆ بودجەی هەرێمی کوردستان و ئەم بودجەیەش بە شێوەیەک لە شێوەکان لە 12.7ەوە ئەچێت بۆ 14%. پرسیارەکەی من بە وردی و بە دیاریکراوی ئەوەیە 14% بودجەی عێراق بەشی هەرێمی کوردستان ئەکا یاخود بەش ناکا وەکو حکوومەتی هەرێمەڵێت. سەریح قسە بکەین وانە من پێم وانە نە 14% لە بەخاوە بێت نە 2% لە بەخاوە بێت. ئەم ڕقەمانە هیچ جەدوایەکی نییە چکە پێشەوە بۆ ئەتیفاق لەسەر شتێتر بکرایە هەرێمی کوردستان ئامادە نیە نەوتەکەی ڕادستی بەغدا بکە و بەغداش لە بەرامبەرە هیچ بڕەپارێک نانێرێ بۆ ئامادە نیە نەوتەکەی ڕادستی بەغدا بکە. هەرێمی کوردستان پارێکی زۆر قەرزارە بەداخەو کەسیش نازانێم قەرزەی کە کردویانە چی لێ هاتووە چۆتە ژمارە حسابی چیەوە چکە نەدراوە بە موچە. پارەی تورکیا بە پێی بە دوواداچوونی جەنابتان هەرێمی کوردستان چەند قەرزارە؟ پارەی تورکیا قەرزارە، پارەی ترافی گۆرا قەرزارە، ڤیتۆڵ قەرزارە، ڕوس نەفت قەرزارە، دایان کۆمپانیای بیانی قەرزارە، پارەی بانقەکانی دەستکاری کردووە، پارەی بەڵێن وەبەرهێنەرانی نەوت قەرزارە. ئەگەر نەوتەکەی بدا بە حکوومەتی عێراق لە بەرامبەر ئەم بڕە پارەی کەیەت کە نزیکەی 6.6 تریلیۆن و 700 ملیارە قەرزەکانی بەچیە داتەوە ناتوانێت بیداتەوە کە ناتوانێت بیداتەوە سوودی زیاد دەکات لە نەتیجا سەریەخوا. دوو کاک علی پێم بڵێن کا یەک دقەش لە کاتی خۆم زیاتر ڕۆشتم گەر بە کورتی ژمارەکەم پێ بڵێ کە چەند قەرزارە بۆی کاک یادگار ڕەنگەشتی دقیق نەبێت چکە یەکێ لە تاکە حکوومەتە لە هەموو جیهانە ئامادە نیە ئەعلانی قەرزەکانی خۆی بە تەقریبی بکە. هەندێک جارەڵێن 22 هەندێک جارەڵێن 24 بەڵام ئێمەمانان متمانەمان بە هیچی نییە لە هەموو 4 ساڵی ڕابردووە 24 میلیارد درراوە بە موچە هیچ منطقی لەوان نیە 24 میلیارد دلار قەرزاربی ئەگەر قەرزیان کردبێ ئەو دوو کاکەیە با خۆیان بیدەنەوە. کۆتا پرسیارم کە کاک ڕەنجبەر خۆشناو بۆ جەنابتی ناردووە ئەڵێت کاک علی بەنیازە بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان خۆی کواندید بکاتەوە. من پێشووتر گۆڕان لیستی تەقدیم کرد من ناوم نەنووسی بوو سیڤیم تەقدیم نەکرده بوو بەڵام من هەڵسوڕاوێکی بزوتنەوەی گۆڕانم لە هەرکوێ ئیلتیزاماتێکم پێ ببەخشن من ئیلتیزاماتەکە وەک خۆی جێبەجێیەکەم. کاک علی حەمەساڵات جێگری سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری و پارلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ. بەڵێ بینەرانی ئەزیز سپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر ڕێزی یادگارفایە قبول بکەن تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.